ئەمە پردی ئاسنینی ناحەی پردەیە کە بڕیار وایە ڕێگای نێوان کەرکووک هەولێر پێکەوە بەستێت. کاری دروستکردنی ئەم پردا زیاتر لە سەدا 90 تەواو بووە. بڕیار وایە یەکشەمی داهاتوو بەڕووی هاوڵاتیاندا بکرێتەوە. کارەکان 90 تەواو بووە، هیچمان نەماوە، تەنیا چەند مەتر کردتاکردن ماوە، ئەوەش سبەی ئێوارە شەوە تەواو بێ. وعد ژوایە ئینشاڵڵا ڕۆژ یەکشەم ڕێکە بکرێتەوە. چاوەڕێی ئەمرمانە ئەمری بێ دەکرێتەوە. دوای تەقانەوەی پردی هەندی بۆ ماوەی دەمانگ ڕێگای نێوان کەرکووک هەولێر داخرا. ئەمەش کاریگەری نەرێنی هەبوو. ئێستاش چاوەڕوان دەکرێت بەکردنەوەی ئەم ڕێگایە هاتوچۆی هاوڵاتیان و جموجۆڵی بازرگانی ئاسایی ببێتەوە. هاتوچۆی هاوڵاتیان تا ڕادێکی باش ئاسان دەبێت. ئەو ڕێگا دوور و درێژەی کە لە کەرکووک بۆ هەولێر دەیان بڕی ڕێگایش کەمتر دەتوانن لە کەمتر لە ساعتێکدا ببڕن. ڕووداوی هاتوچۆش کەمتر دەبێتەوە. تەبان حاڵەتی دووەم و گرنگی دووەمیشی ئەوەیە جوڵەی بازرگانەکان خێراتر دەبێت. بەتایبەت لە دوای ئەوەی کە گومرچێکدان درێت لە نێوان کەرکووک و هەولێردام گومرکە پۆلیسی فیدرالی بە هەمانجی لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستاندا سەرپەرشتی دەکرێت. ئەگەر بێت و داهاتی و گومرکە بۆ شاری کەرکووک سەر بکرێتەوە دەتوانرێت بە داهاتی ئەو گومرکە پرۆژەی زیاتر کشارەکەی پیاوەدان بکرێتەوە. بەڵام بۆ مەرجێ ئەگەر بێت و داهاتی گومرکەکە بۆ کەرکووک بێت. ئەگەرچی ڕێکەوتنی هەرێم و بەغدا سەبارەت بەکردنەوەی ڕێگای نێوان کەرکووک هەولێر ڕێکەوتنێکی درەنگۆخت بوو، بەڵام کاریگەری ڕاستەوخۆی لەسەر کەمبوونەوەی ڕووداوەکانی هاتوچۆ و ئاسایی بوونەوەی پەیوەندی بازرگانیەکان و کاراسانی هاتوچۆی هاوڵاتیان دەبێت. کارۆن محەممەد کورساد نیوز، کەرکووک.